خی گەورە ڕۆژوی هەموو لای قبولکات لیستێکم بۆ داناون بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز کە چەند فیلم و ئەنیمێشنێکی تایە بێ ئەوەی کە دیمەنی نەشیاوی تیاابێ واتوانن لەگەڵ خێزانەکانتان دانیشن بێکێشە سەیری بکەن و هەمووی فیلم و ئەنیمێشنی مانادارن و شتی زۆری لێەوە فێرە بن. فەرموو بینەری ڤیدۆکەن. بەدڵنیاوە یەکەم فیلم ئەڕیسالم بۆ داناون چونکەم فیلمە لە مانگی ڕەمەزانە یاخود شوێک پێ جەژن سەیری بکەی تایبەتە جیاواز لەوە تا کۆتایی ڤیدۆکە بینەر بن پێتان ئەڵێم چۆن فیلمانە بە ژێرنووس یاخود بە دۆبلاژی کوردی بدۆزنەوە. دواتر فیلمی وەجدەمان هەیە کە باز لە کچێکی بچووکی سعودیەکە حەزی لە پاسکیلێکە بۆ هۆکارە بەشداری لە پێشبڕکێکی قورئان خوێندناکە بۆی کە براوە بێت و پارەی پاسکیلەکەی دەستکەوێت. بیلال A New Breed of Hero ئەم ئەنیمێشنە باز لە چیرۆکی ژیانی بیلالی حەبەشیەکە خوای گەورە لێی ڕازی بێت بۆ هەمومان نەزانین بیلال بەوە بەناوبانگە کە یەکەم کەسە لە مێژوودا بانگی داوە. Children of Heaven زەهرا تەنها جووتێک پێڵاوی هەیە بەڵام عەلی برای لە ڕووداوێکدا ئەم جووتە پێڵاوە وندەکە بۆ دۆزینەوەیان تووشی چەندین سەرکێشێ بێ دواتر لە پێشبڕکێیەکە بەشداریەکە بۆی کە جووتە پێڵاوی بۆ خوشکەکەی بەدەست بێنێ. The Pursuit of Happiness یەکێک لە فیلمە زۆر تایبەتەکانی ویل سمیث کە باز لە پیاوێک دەکا بە ناوی کریس گاردنە کە ڕوبەڕووی چەندین ئەستەنگی ژیان دەبێتەوە بەڵام دەبێت کارێک بدۆزێتەوە بۆی کە ژیانی خۆی و کوڕە 5 ساڵانەکەی دابین بکات. Leila's Brothers لەیلا کچێکی تەمەن 40 ساڵە کە ژیانی بە بەخێوکردنی دایک و باوک و چوار براکەیەوە بەسەر بردووە. ئەم خێزانە ژیانێکی زۆر سەختیان هەیە لە ژێر فشاری چەندین قەرزان هەر بۆیە لەیلا پلانێکی نوێ دانێ بۆی کە بتوانن کێشەکانیان حل بکەن. The Journey ئەم ئەنیمێشنە باز لە ڕووداوێکی مێژووی ئیسلام دەکا کە بریتیە لە ساڵی فیل کاتێک ئەبرەها پاشایکی مەسیحی خەڵکی حەبەشە بووە هەڕەشەی لە ناوبردنی کەعبەی پیرۆزەکە وە دەیویست خەڵکی مەکە بکات بە کۆیلەی خۆی ئەویش لە ڕێگای بەکارهێنانی فیلەوە بۆ شەڕکردن. Lion of the Desert ئەم فیلمە باسی عومەری کوڕی موختارەکە کە وەکو موسڵمانێک شەڕی دژی داگیرکاریەکانی ئیتالیا کردووە. ئەنیمێشنی سۆڵ کارکتەرێکمان هەیە بە ناوی جۆ کە مامۆستایە لە قوتابخانەیەک و پیانۆژەنێکی بەتوانێت کاتێک جۆ دەچێتە ڕاستێکی دیکەی ژیانەوە یارمەتی خەڵکانێک دەدا بۆ ئەوی کە بتوانن بەهرە و توانە و ئاواتەکانی خۆیان بدۆزنەوە. زینۆ فیلمانە زۆر ئاسانە فەرموون سێرکەن بۆ نمونە ئەڕیسالە ناوەکەی نووسی بە ئینگلیزی The Message کوردشیەکی لە تەنیشتەوە بنووسە ئەوە تا لە هەموو وێبسایتەکان بە ژێرنووس بۆ تێنەوە ئەگەر لە یوتیوبیش هەبێ وەک لێرەیە بینین بە دۆبلاژ لە یوتیوبەکەی بۆ تێنەوە توانین دەستپیانی سەیریکەی. هیوادارم ئەم ڤیدۆ جیاوازەتان بەدڵ بوو بێ و ئەگەر بینەرێکی باشی هەبوو زانیم سوود لەم ڤیدۆیە بینن هەوڵێم لە کاتی مانگی ڕەمەزانیشە ڤیدۆیەکەتان بۆ بکەم لیستیکەتان بۆ دانم بۆی کە توانن بینەری و فیلم و زنجیرانە بن کە بێکێشەن و دیمەنی نەشایەتیانە فۆلۆ لە بیر مەکە بۆی کە لیستەکانی داهاتووش ببینی. ئێوە خۆشەویستن خواتان لەگەڵ.